من لەگەڵ میوانەکەم لەسرم بابەتە قسە دەکەم بەڕێز عەبدولسەلام بەرواری شرۆڤەکاری سیاسی لە دهۆکەوە لەگەڵمان. بەڕێز بەرواری سپاس کە لەگەڵ کوردستان 24 پێنج لایەنی سونە کە پێشووتر لە هەڵبژاردندا لە 11 بەڕێوە چوو بە 5 هاوپەیمانەتی جیاواز بەشداریان کردبوو، ئێستا ئەنجومەنێکی سیاسیان پێکهێناوە بۆ یەکخستنی نێوماڵی سونە و یەک هەڵوێستیان. سونە بۆ ئەم هەنگاوەینا ئایا ڕەتفعلێک بوو بەرامبەر بە یەکگرتنی شیعە و هاوکات ئەیانەوێت لە پۆستی داهاتی حکوومەتدا چ ڕۆڵێکیان هەبێت؟ بەێ سپاس سلااو بۆ تۆ سلااو بە خوشک و برایانی بەڕێز. بەڕاستی لە 2003ەوە 2005ەوە شتێک دروست بوو لە عێراق، ئەوش بڕوا بکەم ڕێکدانەوە بوو بۆ عێراقی تازە، نەش کوردستانیەکان نە شیعە نە سونە دڵنیا نەبوون کە ینی ئایندە چۆن ئەبیت، بۆیە سەرڕای ناکۆکیەکانی بینیان کە زۆر گەورەتر بوون لە حتا ناکۆکیەکانی ناو لایەنەکانی کوردی ناچار بوون سەری خۆیان وەکو بڵێن بدەنە یەکتر تاکو چاوەڕوان بن. بەڵام لەگەر پێشکەوتنی پرۆسی سیاسی لە عێراق بینیمان لەو 2-3 خۆڵەی ئەخیری چوارەم و پێنجام خەریک بوو پەرتەوازیەک لە یەکتر دوورکەوتنێک پەیدا بێت لە ناو خودی هەرسێ پێکهاتە. طبعا لە لوتکەکەی ئەوە بوو کە هەڵوێستی سەدر بوو بەرامبەر چارچێوە هەلوێستی یەکەتی و پارتی کە جودا بوو. ئێستا کە جارێکی تر شیعەکان توانیان گەورەترین ڕکابەر ئەوەی براوەی هەڵبژاردنە بەڕاستی ناچار بکەن بێت لەگەریان بیت، ئەوە هانی سنەکانی داوە کە ئەوانش پێکەوە بە یەک دەنگ بچن بە تەمای ئەوەنە، ینی وەکو بەڕێز نووری مالکی وتی زۆر ئاشکرا گوتی ئێمەی شیعە مشکلەکەمان سافی کردو، ئێمە ڕێکەکەوین لەسەر دەستنیشانکردنی کاندیدی سەرۆکوەزیران، ئەوە داوا ئەەکەم سونەکانش هەموویان پێکەوە دانیشن و بۆمان کاندیدێک پێشکەشکەم بۆ سەرۆک پەرلەمان، کوردەکانی شەرەوەها بۆ سەرۆک کۆمار. بێرگوان بکەن ئێستا پرسیاری ئەوەی لە مشکی هەمومانە بۆ کورد واناکەن کەی کورد واکەن. من تەسەوڕەکەم وەزعی کورد جیاوازە، وەزعی کوردستانیەکان جیاوازە لە هی عەرەبی سونە و شیعە لە یەک خاڵ. ئێمە لە کۆمەلگایەکین، ینی کۆمەلگای کوردستانی لازال کولتوری ئێمە کولتوری پێش دەوڵەتە، ئەوان ئەزمموی دەوڵەتداریان هەیە، زۆر بۆیە ئاسانە سەرڕای هەموو ئەو پابندیە لاوەکیەکانیان بتوانن بگەنە یەکتر. بەداخەوە ئەوە ئێمەوە ساڵێک شو نەمانتوانیە لە بەرهۆکارێکی زۆر بەسیتی تایبەت ئەمە حکومت پشک بینین. بۆیە من هیوادارم سەرکردەکانی سیاسی ئێمەش بە بانگەشەی جەنابی بەرزانی سەرۆک بەرزانی بهێن و فعلا بتوانین دانیشین پێکەوە با ئێمە لەناو کوردستان ململانێمان هەبێت. ئەوە ڕەوایە بەس بۆ عێراق چونکە قەزیەکەمان هێشتا چارەسەر نەکراوە، پێویستە ئێمەش چاو لەوانە بکەین و ئەوانش وانەکەن ئێمە ضروریە بە یەک دەنگ بچینە. باڵێ وەکو جەنابیش تاماژەت پێکرد لە دوای دروستبوونی عێراقی نوێ لە 2003 بملاوە سونەکان هەموو کاتێک خۆیانیان بە مەقدور زانیوە و گلەیشیان لە پێکهاتی حکوومەت و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ پارێزگا سونەنشینەکان و پشکەکانیان لە حکوومەتدا هەبووە. یەکگرتنی سونەکان و یەک هەڵوێستیان بەرامبەر بە هاوپەیمانەتی شیعە لە حکوومەتی داهاتی عێراقدا دەتوانێت دەسەڵاتی سیاسی لە عێراق بهێنێتە سەر ئەو بڕوایی کە دەبێت مافی سونەکانیش پارێزراو بێت، یا ئەم حکوومەتە ئەم حکومڕانیە لە عێراق ڕاستەڕێ بکات؟ واتە کاریگەری وەسەنگیان هەیە بەگشتی؟ ئەم بابەتە دوو لایەنیە یەخۆشکم. لایەنی یەکەم ئەو هەستەی لای سونەیە. سونەکان پاش 2003 هەست بەوە ئەکەن کە پێشان عێراق هەمووی ژێردەستیان بوو، ئەوان باڵا دەست بوون. ئێستا تو چەند دەستکەوت ئەوان بەدەست بێنن 50% 60% 70% لەوەی کە هەیەیان بوو پێش 2003 هێشتا خۆیان بە مەغدور ئەزانن. ئەوە تەسەورەکەم با بلێم لە خۆمەوە حاشای هەموویان، بەڵام تەسەورەکەم لە هەست و ناهەستی سونەکان هەیە. ئەوە لایەنەکە. لایەنی دووەم خۆت دەزانی شیعەکان 180 شتێک کورسیان هەیە، یعنی بێ کورد و بێ سنەش زۆرینەیان هەیە. زۆربەی زۆری بریارەکانی پەرلەمان و توانای دەرکردن و دەرچواندنی یاساکان هەمووی بە زۆرینەی ڕەها ئەبیت، یعنی 166 زائدەن 1 165 زائد 1 بەڕاستی. بۆیە
سنەکان و کوردستانیەکان یەک بن یەک نەبن ئەو ئەگەر عقلیەتی برادرانی شیعانە گۆردرێت ئەگەر ئەو مشکەی کە هەمیشە جەنابی سەرۆک باسی ئەکەت ئێمە مشکلەمە لەگەر کەسایەتی نییە لەگەر ئەو عقلیەتەی زاڵە لای نخبەی سیاسی لە بەغدا ئەنۆ دەولەتێکی مرکزیە و هەموو ئەوانی تر تابعی من بن و نەخوێندنەوەی ئەوی بەرامبەری من وەکو یان تێنەگەهشتنی پێکەوە ژیان ئەمە فەکتەری سەرەکیە بەڵام چۆنێک بیت پێکەوە یعنی هەفت کوتلەیەک بچیت و نێنەری هەفتە کورسی لەگەر یەکێک دانیشی یان لە کوردستانیەکان مەسەن ئێمە تقریبن 63 ئەگەر بە دۆستەکانشمان حساب بکەین جیاوازە لەوەی تو وەکو حزب بەتەنیا بچی خاوەنی 20 یان 30 کورسی بی. زۆر باشە پێتان وایە ئەوەی کە سونەکان بۆ یەک هەڵوێستی و یەکدەنگی و پێکێنانی ئەنجومەنێکی سیاسی نیشتیمانی کردیان تەنها کاریگەری خودی سونەکان بوو یا کاریگەری ناوخۆی و دەرەکیشی لەسەر بووە کە بەم شێوازەیەک بگرن لەبەرەوەی زانین دوای دوورخستنەوەی محەممەد حەلبوسی کە سونە بوو ئەوە لە حزبی تەقەدوم لە سەرۆکایەتی پەرلەمان دوای ماوەیەکی زۆر سونە نەیتوانی لەسەر یەک کاندید ڕێک بکەوێت یا خۆی یەکلا بکاتەوە بەڵام ئێستا بە یەک ئەنجومەنی سیاسی نیشتیمانی ئەیانوێت لە حکوومەتدا بەشدار بن ئەمە کاریگەری یا گوشاری دەرەکیان ناوخۆی لەسەر نەبووە بڕیاری خۆیانە ئەزانی هیچ شتێک لە عێراق ڕوونادات ئەگەر کاریگەری ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆی فشاری ناوچەی هەرێمی ینی ڕۆژاتی ناوەڕاست و هاوسەیەکانمان و دەوڵەتی لەسەری نەبیت بە تایبەتی سنە کە تووشی 5-6 قەیرانێک بوون دیتت پەنایان برد بۆ دەوڵەتەکانی سنەی سەرەکی تورکیایە قەتەرە سعودیەیە ئەوانی ترن بەڵام تەسەور ئەکەم ئەوەی کە ئێمە وەختی خۆی لە کاتی وەزارەتی بەرێز نووری مالکی چەمکێک زاڕەوەیە کەوتە ناو زمانی سیاسی پێیانەگوت سنەکانی مالکی یعنی شیعە بە زیرەکی زۆر توانیان بە دەستکەوت بەدەستکەوتی مادی بە بەخشینی پۆست زۆربەی زۆری سەرکردەکانی سنە بەڕاستی بۆ خۆیان ڕابکێشن و لە 2011 کە ئەو خۆپێشاندەرانەی لە ڕۆمادی و نەجەف ڕوویدا ئەگەر لە بیرتان بیت خەلک جەماوەر کە ئەم سنانە ئەم سەرکردانەی سنەویستیان بچنە ناو جەماوەر بەربەرانیان کردن یعنی خۆیان بێبەری کرد لێیان ئەمە تەسەورەکە مەهاندەرێکی سەرەکی بیت کە لە باتی ئەوەی ئەمە مثلا ئەو 5 سەرکردەیە ئەمە بشیت خۆی نزیکی ئیطار بکەیت یان ئەوی تر لەسەر حیسابی ئەوی تر وەکو ئێمەیان نەکرد خۆیان دا بە یەک تاکو پێکەوە بچن و بتوانن دەستکەوت وەرگرن چاوەکەم شتێکی زۆر باشیشیان کرد زۆر باشە سپاس دەکەم بەڕێز عەبدولسەلام بەرواری شۆڤەکاری سیاسی لە دهۆکەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس